ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ دەڵێت لە ماوەی داگیرکاری رووسیا بۆ ئۆکرانیا و بە دواداچوونەکانیان کۆمەلگای نێودەوڵەتی شایانی ڕێزلێنانە کە هەمباری تەواوی پێشێلکارەکانی مافی مرۆڤی کۆ کردوێتەوە لە نێویشیاندا لێکۆڵینەوەکەی دادگای تاوانەکانی نێودەوڵەتی. ئێمە وەڵامی دەستبەجەی کۆمەڵگای نێونەتەوەییمان بینی و پەرۆشیان بۆ پشتگیریکردنی مافەکانی مرۆڤ دەربڕی لە نێویشاندا دامەزراندنی میکانیزمی دادوەری نێودەوڵەتی و کۆکردنەوەی بەڵگا بۆ تاوانەکانی جەنگ. لە شارۆچکەکانی وەک بوچا و ئیزیۆم لە ئۆکرانیا بەڵگەی بەرفراوان هەن کە هێزە داگیرکارەکانی رووسیا تاوانی وەکو ئەشکەنجەدانی جەستەیی و دەست درێژکردنی سێکسی و کوشتنیان دەرهەق بە هاوڵاتی مەدەنی ئەنجام داوە. ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکانیش سەدان کوژدانی مەدەنی تۆمار کردووە کە پێچێت بەشێکی کەم بێت لە کۆی گشتی کوشتنەکان. هەروەها راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ تیشکی خستۆتە سەر پێشێلکاریە بەردەوامەکان لە چین، لەوانەش دەست بەسەرکردنی بە کۆمەڵ و کاری زۆرە ملێ بە نزیکەی ملیۆنێک موسڵمان لە ناوچەی شینجان پەکینیش ئەو تۆمەتانەی ڕەت کردوێتەوە. زیادبوونی لێکۆڵینەوەکانی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان لە کردەوەکانی چین مای دڵخۆشیە. ئەوەی بۆ یەکەم جار بینیمان لە ماوەیەکی زۆر درێژدەمدا ئەوەیە کە دروست کەوتووەتە نێو قەڵغانی وڵاتە ستەمکارەکانەوە. لە ئێران ناڕزایەتیەکان کە بەهۆی کوژدانی مەحسا ئەمینیەوە دوای دەست بەسەرکردنی لەلایەن پۆلیسی ڕەوشتەوە دەستی پێکردووە. گەشەی سندووە بۆتە خۆپیشاندانی سەرتاسەری دژ بە حکوومەتی ئێران. هیومن ڕایتس وۆچ دەڵێت لە سێدارەدانی لانی کەم 4 خۆپیشاندەر پێویستە هەڵوێستێکی جیهانی بەهێزتری بەدوادابێت. پێویستە لە دەربڕینی هەڵخەمی بۆ خۆپیشاندانەکانی ئێران دەربچین لەوە دڵنیا ببینەوە کە حکوومەتەکانی دنیا دەسەڵاتدارانی ئێران بەرپرسیار بکەن. راپۆرتەکەی مافی مرۆڤی ئەم ساڵ باز لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤیش لە میانمار دەکات. نووسەران دەڵێن ڕژێم هێرش دەکاتە سەر ئەو کۆمەلگایانەی لەسەر تاسەری وڵات دژی کۆدەتا سەربازەکە بوون. راپۆرتەکە باس لەوەش دەکات کە گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر مافە سەرەتایەکانی مرۆڤ لەسەر تاسەری جیهان کردووە. دەژڵێت حکوومەتەکان ئەرکێکی یاسایی و ئەخلاقیان لەسەرە بۆ ڕێخستنی پیشەسازیەکان وەک دەرهێنانی سوتەمەنی بەردین کە لەگەڵ پاراستنی مافە سەرەتایەکان ناگونجێت. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ڕیجوێل لە لەندەنەوە.